چیرۆکی ئەو سەگەی وانەی وەفای فێری مرۆڤایەتی کردو دوای 15 ساڵ لە چاوەڕوانی خاوەنەکەی مرد. چیرۆکی خۆشەویستی نێوان مرۆڤ و ئاژەڵە ماڵیەکان و بەتایبەت سەگەکان زۆرن. لەوانە چیرۆکی فێدۆ ئەو سەگەی بۆ ماوەی 15 ساڵ چاوەڕێی خاوەنە کۆچکردووەکەی بوو. فێدۆ لە دەوروبەری پاییزی ساڵی 1941 وەک سەگێکی سەرشەقام لە شاری لۆکۆ دی مۆگێلۆی ئیتالیا لەدایک بووە. لە مانگی نۆڤەمبەری هەمان ساڵدا لەلایەن خشتفرۆشێکەوە دۆزراوەتەوە بە ناوی کارلۆ سۆریانی. لە کاتێکدا سۆریانی لە وێزگی پاسەکانەوە بەپێ دەگەڕایەوە ماڵەوە، سەگێکی برینداری بینی کە لە تەنیژ ڕێگاکەی کەوتە بوو. بۆیە بڕیاریدا بیباتە ماڵەکەی خۆی و بۆ چارەسەرکردنی. تا ئەو کاتەی خۆی و هاوسەرەکەی بڕیاریاندا سەگەکە بەخێو بکەن و ناوی بنێن فێدۆ. پەیوەندیەکان پەرەی سند و هەموو بایانیەک سەگەکە لە خەو هەڵدەستا و لەگەڵ کارلۆ سۆریانی تا وێزگی پاسەکە دەڕۆشت و هەموو ئێوارەیەکیش دەچوەوە وێزگەکە و چاوەڕێی دەکرد. ڕۆژان تێپەڕی و لە 30 کانونی دووەمی 1943 و لە جەنگی دووەمی جیهاندا شارۆچکەی بۆرگۆ سان لۆرێنزۆ بردومان کرا و زیاتر لە 100 قوربانی لێکەوتەوە، لە نێویاندا کارلۆ سۆریانی. فیدۆ بڕوای بە مردنی سۆریانی نەدەکرد. هەموو ئێوارەیەک و بۆ ماوەی 15 ساڵ دەچوەوە هەمان شوێن بۆ ئەوەی لەگەڵ خاوەنەکەی بگەڕێتەوە بۆ ماڵەوە. دوجار لە 8 حوزەیرانی 1950دا مرد و لە تەنیش کارلۆ سۆریانی بە خاک سپێردرا. دوای مردنی فیدۆ هەواڵەکە لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو بووە و نووسەران وەک ڕەمزی وەفا ناویان دەهێنا. بەهۆی دڵسۆزی بۆ خاوەنەکەی لەلایەن پێکەرتاش سیسیلی سالڤاتۆر سیپۆلا پێکەرێکی بۆ دروستکرا و لە گۆڕەپانی دانتێ دانرا. لە 9 تشرینی دووەمی 1957 سەرۆکی شارەوانی بۆرگۆ سان لۆرێنزۆ بە ئامادەبوونی زۆرێک لە هاوڵاتیان مەدالیای زێڕی بە پەیکەرەکەی فیدۆ بەخشی.